ئەڵێ کورد the Kurds کام کورد نازانیت و لای لایەنێکە لای کام لایەنە ئیتە هەریەکە و ئەگەر لایەنگری سەوز بیت ئەڵەی لای زەردە لایەنگری زەرد بیت ئەڵەی لای سەوزە کورد هیچ بوونێکی نییە لەم هاوکێشانەی کە هەیە یاخود لە پلاندانان بۆ داهاتوو بەداخەوە بەهۆی میدیاکاری نەزانیشەوە زۆر بە خراپتر ئەگات. پرسیارە سادەکە ئەوەیە ئەو چەکانەی ترام بوتی بۆ کوردم ناردووە لە کوێن؟ طبعا چیرۆکێکی سەر سوڕهێنەرە بەڕاستی ئەوەی کە تاکو ئێستا بیستومانە تەنها ترامپ لە ئەمریکا باسی کردووە هیچ کەسێک لە ئیدارەی ئەمریکی نە لە خارجیە نە لە دیفاع نە لە سنتکۆم نە قونسولیەتی هەولێری ئێرە لە زۆر لایەنمان پرسیوە تاکو ئێستا کەسی ئاگاداری نییە ئەوەی کە زیاتر تەفسیری بۆ ئەکرێت و یاخود تەحلیلەکە ئەوەیە کە ترامپ کە ئەو کاتێک کە هەوڵیە کورد بخاتە ناو شەڕەکە و کاردانەوەی کوردیش بەو شێوەیە نەبوو کە ئەو تەوەقعیە کرد خۆیان لێ کێشایەوە لە داخڵبوونی شەڕەکە تەبەنەویش بۆ هۆکاری کە بزانرا و لە ترسی ئێرانە توانای ئێران بۆ زەرەرگەیاندن بە هەرێمی کوردستان و لایەنە کوردیەکانی ئێرانیش تا ڕادەیەکی زۆر ڕەچاوی وەزعی بارودۆخی هەرێمی کوردستانیان کردو نەبوونە بەشێک لە شەڕێکە کە ڕەنگە ڕەبتی هیچ بەوانەوە نەبێت وەکو سزادانێک وەکو موشکیلەنانەوەیەک تەحلیلی ئەساسی ئەوەیە لێکدانەوەی ئەساسی ئەوەیە کە ترامپ ئەم قسەی کرد طبعا کە قسەکەشی کرد ئەڵێ کورد the Kurds کام کورد نازانیت لە مقابل لە بەرامبەر ئەوەشە کاردانەوەی کوردیش بە شێوەیەک بوو کە ڕێک ئەوەی بەدیهێنا کە ترامپ ئەیویست ترامپ وتی کورد لە بەرامبەردا کوردیش هەر لایەنە و هەر حزبە و هەر تەرەفە و بە شێوازی خۆی وەڵامیدایەوە وەڵامدانەوەکەش ئەوە نەبوو کە بڵێت چەکی نەداوە بە کورد هەر لایەنە وتی چەکی نەداوە بە من بەڵام ڕەنگە لای لایەنەکەی تر بێت. باشە مەترسیەکانی ئەو لە یەکترازانە چین؟ ئەمە کێشەیەکی گەورەی لە نێوان کورد بەڕای من نایەوە فەرق و جیاوازی و کێشەکانی ناو کوردی قوڵتر کرد ئەوە بینیمان هەر لەگەڵ ئەمەشا لەگەڵ ئەو باسکردنەی کە چەکەکان و هەریەکە ئەڵێ لای ئێمە نییە بەڵام ڕەنگە لای لایەنەکەی تر بێت وای کرد کە نە لە بەغا توانیویانە ڕێککەون نا لەسەر حکوومەتی هەرێم ئەو کێشە و ئالۆزی کە هەیە ئێستا زیاتر قوڵتر بووە بەغا سەرۆکی کۆمار هەڵبژێرا بەبێ ئەوەی هیچ ڕێک بوونێکی یاخود سازانێکی کوردی هەبێ لەسەری لەلایەکی ترەوە حکوومەتی هەرێم و قسەکردن و پێکهێنانی حکوومەتی هەرێم و پەرلەمان ساڵێک زیاترە ئەو خەریکە بێتە ساڵ و نیوێک پەرلەمان هەڵبژاردن بووە نە پەرلەمان هەیە نە حکوومەتی هەرێم هەیە هیچ شتێک پێک نەهاتوە تاکو ئێستا سەرک وەزیرانی دەستنیشان کرا و عەلی زەیدی یەت بۆ کوردستان بەڵام بۆ کام کوردستان یەت بۆ دوو شار یەت بۆ لای چەند لایەنێکی جیاواز لە جیاتی ئەوەی بگەڕێتەوە بە دیدێکی کوردی یەکگرت و بە 4 بۆ 5 دیدی کوردی ئەگەڕێتەوە و نازانێت ئەجەندای کوردی چیە بۆیە لەگەڵ هەموو لایەنەکان وەکو حزبێک تەعامولیان لەگەڵەکات هیچ بە هیچ شێوەیەک مەلەفی کوردی نییە بۆیە ئەوەی کە ئێستا ئەیبینین لەوە ناچێت چەک درابێ بە هەرێمی کوردستان یاخود بە کورد بە شێوەیەکی گشتی بۆ ئەم مەبەستی داخڵبوونی شەڕەکە بەڵام ئەوەی کە تا ئەم لەحزەیە کە ئێستا ئەو زانیاریانەی بەردەستە ئەوەیە ئەوەی بەڵام بەداخەوە شێوەی کاردانەوەی کوردی کاردانەوەی لایەنە کوردیەکان بۆ ئەم قسانەی ترامپ زیاتر وای کردووە کە کەسانێک کە دوور بن لە ڕووداوەکان باوەڕیان بەوە بێت کە چەک دراوە و لای لایەنێکە لای کام لایەنە ئیتە هەریەکە و ئەگەر لایەنگری سەوز بیت ئەڵەی لای زەردە لایەنگری زەرد بیت ئەڵەی لای سەوزە بەڵام ئەوەی کە تا ئێستا ئێمە بینیومانە لەو باوەڕەنین لای هیچ لایەنێکیان بێت بۆیە تاکو ئێستا کورد هیچ بوونێکی نییە لەم هاوکێشانەی کە هەیە یاخود لە پلاندانان بۆ داهاتوو ئەو زەرەرەی کە شەڕەکە بە کوردی بە ناوچە کوردیەکانی گەیاندووە تاکو ئێستا زەرەرێکی بەڕای من زۆر گەورەتر هەیە نەبوونی یەکدەنگی کورد لەسەر ئەم هەموو ڕووداوانەی کە لە ناوچەکە ڕوو ئەدەن و
و پێ ئەچێت دوو جۆرە دەنگ بەلایەنی کەم دوو جۆرە بۆ چوون هەبێت بۆ ئەو ڕووداوانە و بۆ چارەسەریان. پێتوانیە شەڕە میدیاییەکە بەقەد درۆنەکان مەترسیدارن؟ طبعاً مەترسی کە ئیمڕۆ هەبوو یاخود هەیە لەسەر هەرێمی کوردستان دوو جۆرە. مەترسی سەربازی هەیە ئەوەی کە ئەیبینین لەلایەن ئێرانەوە هێرشی درۆن و موشک و گروپە چەکدارەکانی لە عێراقی کە سەر بە ئێرانن ئەمە لەلایەنێک ئەمانە زۆربیان مەترسی دەرەچین. مەترسی هەرە سەرەکی ناوخۆیی کە یەک نەبوونی کووردە و دارودەستەی ئەم یەک نەبوونە یاخود ئەم پەردبوونەی کورد کە ئەوەیە کە میدیای یەکتری میدیاکانیان لە دژی یەکتری بەکارهێنن جە بە هەموو جۆرەکانیان میدیای فەرمیانە، میدیای سێبەرە، میدیای کەسەر بەوانە و بە شێوەیەک شەڕەکە یاخود ناکۆچیەکانیان قوڵ کردووە کە زۆر بە زەحمەت ڕەنگە بە سیاسیەکان چاک بکرێتەوە. سیاسیەکان بە شێوەیەکی عەلەنی یاخود ڕەنگە بە شێوەیەکی ڕاستەوخۆ نەتوانن زۆر شت بڵێن بەڵام واکەن بە میدیاکانیان کە بڵێن زەرەرەکەی کە ئەو میدیایە ئەیات زۆر زیاترە لەو زەرەرەی کە سیاسیەکە خۆی قسەیە بکات چونکە بە شێوەیەکی زۆربەی پەیامەکانی کە بینیومانە لە ڕێی میدیاکانەوە بەداخەوە بەهۆی میدیاکاری نەزانیشەوە زۆر بە خراپتر ئەگات و بە شێوەیەکی وا ئەگا کە چارەسەرکردن و چاکردنەوەی زۆر قورستر بێ لەوەی کە سیاسیەکە خۆی بەڕاستە و خۆی پەیامەکانی خۆی بنێرێ.